هەڵبەت ئەو ڕەوشەی بازار ڕاستەوخۆ پەیوەندی بە دۆخی سیاسیەوە هەیە تا چەندێک سەقامگیری سیاسی هەبێت بازاریش جموجۆڵێکی سەقامگیر و باشتری دەبێت هاوڵاتیان دەتوانن خۆیان بۆ هەر بۆنێک ئامادە بکەن کە نزیک دەبێتەوە لەگەڵ نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردن ئەو گۆڕانکاریانە یاخود ئەو پێشاتانی کە لە عێراقدا هاتوونەتە ئاراوە تۆزێک جۆرێک لە ترسی دروست کردووە لە پێش هەر هەمویانەوە کشانەوەی موقتەدا سەدر کە خۆی بڕیاری داوە لە کۆتایی هەفتەی ڕابردوو وتی من وا لە پرۆسەی هەڵبژاردن دەکشێمەوە بەشداری ناکەم کاندیدەکانیشی هەمویان دەکشێنەوەوانە یەک لە دوای یەک تەنانەت لایەنگرانی کارتی بەمەتی دەنگدانیش دەسووتێنن دەڵێن ئێمە بەشداریم پرۆسەیە ناکەین ئاات علاویش لەولاوە بە هەمان شێوە ئەوش دەڵێ منیش بەشداری ناکەم ئەمانە ڕەنگە بمانگەێنێت بە دۆخێک کە هیچ کەسێک تەمەنای نەکات و ڕەنگە هەندێک ڕووداوی پێشبینی نەکراویش بێنە ئاراوە با من زۆرتر نەڵێم لەباری پێشەکیەکەوە چونکە دکتۆر بەهرۆز جەعفەر هەم چاودێری سیاسی هەم بەڕێوەبەری ئینستیتیوتی میدیتریانە بۆ لێکۆڵینەوەی هەرێمایەتی لەگەڵمانە ئامادەیە بەخێوەی دکتۆر سپاس باینتان باش باشن ئێمە باش بەم بەیانی زۆر باسی عێراق بکەین ئاخرەها بازار ڕاستەکەینەوە بە ڕەوشی عێراق و هەرێمی کوردستانیش لەناو ئەو عێراقەیە چییە ڕاستەکە وەڵاهی بارودۆخەکە قەت وەکو ئێستا ئاڵۆز نەبوو لە دوای پرۆسەی ئازادیەوە دیالۆکی استراتیژی ئەمریکا و عێراق بەکراوەی ماوەتەوە لە 20 ئازاری ساڵی ڕابردووە کە ئەمریکای بوونی خۆی پێناسە بکە لە عێراقا بوونی ئەو مانای چیە لە عێراقا ئەمە لەلایەک لەلایەکی دیکە خۆتان نەزان نزیکێ 800 کەس بەس لە خۆپشاندەرەکانی ساڵی 2019 کۆتایی 2019 شەهید کران یا کوژران بە سەدان و بە هەزاران کەس بریندار بوون و لە ناوچوون لە عێراقا بەهۆی خۆپشاندان و بۆی ناڕزایەتیانی 2019 کرا قانونی انتخاباتیان هێنا و وعدیان بە شەقامدا کە انتخابات دەکرێت انتخاباتی پێشوەخت دەکرێت لەم ئۆکتۆبەری 2021 انتخابات دەکرێت بەڵام ئەوە ئێستا بەرەوە ڕوونکە انتخاباتیش لە عێراقا ناکرێت چونکە موقتەدا سەدر ڕێبەری گەورەترین ڕەوتی سیاسی و کاریگەرترین فیگەری جەماوەریە لە عێراقا بەشداری لە انتخاباتی پێشوەختە ناکا و قسەژ سەرەوەی لە تەواوی پرۆسی سیاسی ئەکشێتەوە وەکو خۆ داماژەر پێکرد ئايات علاوی و 20 قوارەی دیکەش کشانەوەی خۆیان لە هەڵبژاردننی پێشوەختە ئەمە ئەنجام داوە ئەنجە لە عێراقا بارودۆخێکی زۆر سەخت بەڕێوەیە ینی وڵاتی عێراقیەکان لەبەر نەبوونی کارەبا و گەرما گیانیان دەردێ لە جنوبی عێراقا زیاتر لە 8 ملیار دلار بۆ کارەبای عێراق سەرف کراوە لە 2023 بۆ ئێستا کارەبا لە عێراقا نییە ینی منافەسەیە کام وەزیری کارەبا زیاتر سەفقەیەکی باشتری لێدا ئەو ڕشتۆتە دەرەوە ئەوانە هیچ هینێک لە عێراقانیە ڕێژەی بێکاری بە پێی بەرنامەی خۆراکی جیهانی لە عێراقا سەر و 140 ڕێژەی هەژاری بە هەمان شێوە نزیکە بێتەوە لە 140 و یعنی ژیان عێراقا نەماوە میلیشیاکان خۆتان نەزان نەم ڕووداوانەی ڕابردوو سەلماندی کە حکوومەت هەیە لە ناو حکوومەتە یعنی ڕەنگە ببێ بە شەڕ و ململانەیەک دوجار لە نێوان کاراکتەری حکوومەتی و کاراکتەری ناحکوومەتی کە میلیشاکانن لە عێراقا و ئێران ڕێگە نایە ئەم ناوچەیە بەحەوێتەوە وەکو باسیشم کرد لە سەرەتای بەرنامەکەەوە لە میانەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و نەکشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەم دیالۆگە استراتیژیە ئەمەش هەر عێراقی بە قەلەقی شتۆ چکامە ئەوە باسکەم کە پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق لە 2023 دوو قۆناغی سەرەکی بڕیەوە قۆناغیکە لە 2023 تاوەکو 2011 کە هێزەکانی ئەمریکا کشانەوە لەناو دوو قەوسە لە 2011 شەواتەماونەتەوە لە دەروی قەوسەکە ماونەتەوە اینجا دوای ئەوە تا لە 2014 بۆ 2017 دەست پێکا کە داعش هات و 2017 ئیتر ئەمریکا بە هەمان شێوە مرد بوو یعنی ڕایگەیان کە شەڕی داعش کۆتایی بات و ئێستا ئەمریکا ئەبینێت ڕۆژانە شەوانە بنکە و بارەکەەکانی لە عێراقا بۆم باران نەکرێن تۆ باران نەکرێن پەلامار ئەدرێن بەتایبەتی لە دوای ئەو ڕووداوانەی کوشتنی یان هەر ناوێکی بۆ ئەدۆزیتەوە قاسمی سولەیمانی لە عێراق و ئەبوو مەهدی مهندیس ئەمریکا بوونی پێویستی بەوەی بوونی خۆی پێناسە بکە لە عێراقا بۆیە لە حەوت بنکەی سەربازی کشاوەتەوە ئێستا قەلەقیە گەی لە بنکەی عین ئەسەد و ئەوانش بکشێتەوە بەڵام ئەوەی کە منەی بینم تا لە عێراق بکشێتەوە زیاتر دێ بۆ هەرێمی کوردستان باشە دکتۆر کاتێک هاوڵاتیانی عێراقی هاتنە سەر شەقام بەڵێ نێوان پێدرە کە هەڵبژاردنەکرێت حکوومەتی نوێ پێگەهێنرێتەوە دەم و چاوی تازەیەت یەتەکایی سیاسێکەوە و کۆمەڵێک وعد بەم خەڵکەدرا گرنگترینیان هەڵبژاردن بوو بەڵام مێساژەی بینی کە دۆخی هەڵبژاردن چۆنە
ینی ئامادەکاریەکان چۆنە ئۆکێ ئامادەکاریەکان بەردەوام بەڵامەوە تای بینی کە کۆمەڵێک فیگەری گرنگە کشێتەوانێ ئەگەر بوو نە هەڵبژاردن نەکرێت یاخود هەڵبژاردن بم شێوازە بکرێت دۆخەکە بەرەو کوێڕەوە من ئەم ئێوارەیە وابزم کاکە هاوکار ژاگەدارە پەیپەرێکی ئێمە بڵاوبووە پۆلیس پەیپەرێک لە ئینستیتوتی مێدیترانە کرێ بە ئینگلیزی و عەرەبیش بە ناونیشانی عێراق و ڕووداوە دراماتیشیەکان ینی لێرە سونەکان ئیشەکەن بۆی خۆیان بەهێز بکەنەوە مقتەدا سەدر لە انتخابات کشاوەتەوە دیالۆکی استراتیژیش لە ئارادایە ناڕزایەتیەکی تا سەر ئێسک لە عێراقیش هەیە و ئەو دۆخە خراپی کە باسمان کرد دۆخەکە لە سێ سیناریۆ بەدەر نییە یەکێک لەوانەوەیە کە عێراق بخرێتە ئەم حکوومەتە ئەم سیستەمە بە تەواتی هەڵۆشێتەوە سێ سیناریۆی سەرەکی هەیە لە ئارادایە پێ و بابەتەی کە من بڵام کردەوە هەڵوەشێتەوە ئەم سیستەمە لە عێراق ئەم حکوومەتە بە تەواتی هەڵوەشێتەوە لە ژێر چاودێری بەریتانیا و ئەمریکا یان یەکێک لە وڵاتانی دیکە انجومەنی ئاسایشیشە حکوومەتێکی تەواری دروست بکرێت ئەم حکوومەتە تەواریە لە خەڵکانی گەنج و ئەم شۆڕژێرانەی کە هەن لە شەقاما و مجموعە خەڵکی تەکنۆکرات و قادەی سەربازی ئەوانە دروست بکرێت ئەمە هیچێکە لە ئەگەرە کراوەکان کە باسی لێ دەکرێت لە ئەو دیوی کەوالیسەکانەوە ئەوەندەی ئێمە پارتنەرشیپمانێ لەگەڵ سنتەرەکانی ئەم دنیاە قسە و باز دەکەین ئەمە یەکێکە لە ئەگەرەکانە یەکێکی تر لە ئەگەرەکانەوەی ئەم دۆخە تێک دەچێت ینی دەبێ بە شەڕ نێوان حکوومەت و ناحکوومەتە ناحکوومەت میلیشاکانن چکە ئێران ڕێگە ناداتەوە 1600 کیلۆمتر بۆ ڕیغاز لە بەسرەوە بەری بۆ عقبەی ئەردەن و خۆشمان نزانین ئەردەن حرەسی کوێ ینی کارەباش لێوە بێتەوە لە میسرەوە و ئەمە یعنی وەنیە نابێ وەنیە ئەوە لە بەرەوە بەو شێوەیە نابێوانە خۆت باشترە زانی وانە ئایارەوەڵام دکتۆر جان ئەڵای دووش زۆر سەنجی ڕایشاوتە لە پەیوەندیمان لەگەڵ سنتەرەکانی ئەم دنیا هەیە لەم دنیاە سەر لە عێراق دەربکات و دووهام چوانە نازام ئەم دنیاە بڕوانام کە سەری لێ دەبکە بەڵام دووەم پێناسی ئەمریکا زۆر گرنگە ئەو دوانە وەڵام بەرەوە وڵا گاگا ئەوگەرەوەم جار سوحبەتێکمانەیە لەگەڵەن دێ برادرا لە قوبرس ئوستادی جامیعان ئەوان ئەمە پارتنەرشیپمانێ خۆشکوری سام دنیا وای لاتۆ بە شاشەیەممان کۆکاتەوە لە ئەمریکا لە قوبرس لە خراپ نییە ئێوە خۆشتان سەحافی نەڵێ میدڵ ئیست و عێراق هەر بۆ نەوتەکەی مهم نییە بۆ سەحافیەکانیش نانێکی چەورە گەر ڕۆژڵاتی ناوەڕاست و عێراق نەمێنی تر خەبەر نامێنێ هەواڵ نامێنێ لە دنیا ڕۆژانە هەواڵی سەرچاوی هەواڵین بۆ ئەوەی کە تۆ نایبیستی لە دنیا لە عێراقی ویستی لەبەر ئەوە ئینەوە دۆخێکی عەنتیکەیە بۆ ڕۆژنامە نووسانی ئەم دنیاە ڕۆژانە بۆ سنتەرەکانی نامێنێ بۆ سنتەرەکان و ئینستیتوتەکانی شوە مەسەڵەن تۆ ئیش لەسەر بنیادنانی ئاشتیەکەی مەزهەبیەکەی ئەوە ئەم شەو تەقریرێکم خوێندەوە لە 6 ملیۆنی و بێوەژن لە عێراقا هەیە ینی تۆ ئەمە بەچی مەسەڵەن تۆ ئەمە بەچی ئیسلاحەکەی لە هەر لایەکی و عیشەکەی عێراق لە لای کۆمەڵایەتیەوە سیاسیەوە ئابوووریەوە کللتوریەوە ئاینیەوە بابەتی تۆیە ینی لەکوێ دەست پێەکەی دەست پێ بکە بەڵ باشە پێناسەکەی ئەمریکای تازەوێ پێناسی خۆی بکە دوای هەموو ساڵە ئەم پرسیارە نازانم چۆن جواب بمەوە ئەمە بۆ پۆلی 12 هێنینەوە تۆ لێکڕێ هێوی منەوە وازم لە پرسیارەکەی خۆمێنە باشە دکتۆر ئاگاداری برێتمەگۆر کە هاتە عێراق کۆبوونەوەی کرد حتمما کۆبوونێکی لەگەڵ زۆرێک لەلایەنە سیاسیەکان خوێندنەوە چی بۆ هاتنی برێتمەگۆر پێت وای ئاسنگیەکان ئەوەندە زۆر بگەیشتۆتە قۆناغێک کە ئەوان موداخەلە بکەن و بێنەوەی کە دووبارە قسە لەسەر ئەوە بکەنەوە کە بێ هەڵبژاردن پێشوەخت ئەنجام بدرێن من ویستم ئەلێرا شتێکی زۆر گرنگ بوو باش بۆ باسی منێت مەگۆر کرد برێت مەگۆر فەرقی لەگەڵ ئەوی پێشوی خۆی جەمز جەفری کە لە واشنگتن ئینستیتوت کارێکە و کاتە ژێمە نوعێک لە دڵداریمان هەبوو لەگەڵەوانە شکاری ئەوە نیە پەیپەرشتیوە هەبوو ئەلێ بەوەنێ ئەوە ئێمە دیراسەکانیمانە بینی هەم بیرروڕای جەمز جەفریمان ئەزانی کە لەسەر کە لە سووریا زیاتر ئەو ڕۆڵیشی گرنگی هەبوو نوێنەری هێزەکانی هاوپەیمانان بوو لە سووریاوانە زۆر بیرروڕاکانی ئەو نزیک بوو لە تورکیا و لە ئەردۆگانەوە ئەوە مەترسی بوو بۆ سەر کوردی باشوور بۆ ڕۆژاوا بۆ باکووری کوردستانیش بەڵام خۆشبەختانە برێت مەگۆر ئەوەیە کە فعلەن ینی هەڵوێستی هەیە لەسەر کوردی باکوور لەسەر ڕۆژاوا لەسەر کوردی عێراق ینی نزیکیەکی نییە لەو ئێمە خۆتان نزانن پێی جوگرافیا تازە مەحکومین ئەمە کۆمپیوتەر نییە من کەتی کوردستان کەم بیبم لە بەرازیل دایبنم بەرازیل بێنم لێرە داین تازە ئێمە لێرە ین سویسراوانە
تازە ئێمە لێریا ژیاوینە بێ احترامی شوێنەکەمان بگرین دراوسی ئێران و تورکیاین بۆیە یعنی هیچ محکومین بەوەی کە لێرە بژین خوا لێرە خەڵقی کردین بۆیە برێتمە کۆرە و نزیکەی لەگەڵ ئێران و تورکیان نییە ینی ئەوەی نییە بە بەراورد بە جێمە ژەفری نەرمیکی زۆری تیاوە بەرامبەر بە تورکیا ئەمەش ڕێگە بە هەرێمی کوردستاندا زیاتر شانسێوەدا تێ بۆەوەی کە پلی وەکو باسیشم کرم دۆخی کە لە عێراقی بەرەو تەقینەوە ڕواتە ئەم ئێزەکانی ئەمریکا لە حین ئەسەدی لێ دەرچێت لە عێراقا بوونێکی جدیان هەیە لەگەڵ تاجیە سەربازەکەی تاجیە بەرەو هەرێمی کوردستان دێن و لە هەرێ باقیێکی گرنگ بە هەرێمی کوردستاندا بەڵام لە ناو دوو قەوسی ترا ئەمریکا جارێکی تر هەموو ساڵێ 240 بۆ 290 میلیۆن دلاریا بە هێزی پێشمەرگە و تۆش بڕێ غازوونەوە بە کەیفی خۆت بفرۆشیتەوە و هێزی پێشمەرگە یەکگرتو نەبێ ڕێگەت بەمە نایە چکە ناوچەکەت تێکە چێ وێرانی تورکیا دەست پێوەرەدن ئەمریکاش بەمە قەڵسە بێ بۆیە ئەبێ ئێمەش ناو خۆمانە وەکوەرە تۆ زیاتران خۆمان بگرین خۆمان یەخەینەوە باش باش تۆ باسی جێمز جیفریت کرد وتە بۆ چوونی ئەو نزیک بوو لە تورکیاوە تۆزە ترسیش هەبووە ماکۆرک بە پێچوانەوە بەڵام ئەمریکایەکی زل و زەبەلاح لەسەر بۆچوونی دوو کەسەوە یاخود ئەمریکا خۆی استراتیژێکی هەیە لە چوارچێوەی ئەو استراتیژایە کارکتەرەکانیان نوێنەرایەتی ئەو استراتیژاکەن ئەمە تۆزێکە بێ پرسیارەکە زبرترکەینەوە تۆزێ تیۆری بینە من حەزم نییە وەکو فەیلسوفشتانە ملبەم بەناو ئەخنا بە پێکەنینیش لە هەنێشت خۆ لایە باش بەڵام بە ئەم پرسیاریان بکەین بە جدی و بەرجدیش وەڵام بەمەوە خۆی قسەکەی جەنابە زۆر جوانە لە ئەمریکا شتێک نییە مەسەرەن وەکو لای خۆمان کەسێک بێ بە وەزیر بچێتە ژوورەکە و تر هەرچی تاقمی ژوورەکەی هەموو بیگۆڕێ و سیاسەتی وەزارەتەکە بگۆڕێ بوونی ئەمریکا لەوە دەفاایە بوونێکی استراتیژی گرنگە ینی زۆر لە سکۆلەرەکان پێیان وایە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە 1945ەوە ئەمریکا سیاسەتی دەرەوەی خۆی نەگۆڕێ بەرامبەر بە میدڵیست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە لەوێ تیۆر هەیە سکۆڵ ینی مەسەرەن قوتابخانەی فکری هەیە نەزەری هەیە تیۆری هەیە مەسەرەن سەرەکیترین ئەو تیۆرانەی کە لە پەیوەندی نەتدەوڵەتیەکان خوێندرێ لێبرالیزم و نیۆلێبرالیزمە ریالیسم و نیۆڕیالیزمە من ئەمێ لە چوارچەوەی ڕێڵ پۆلەتیکەوە ینی سیاسەتێکی واقعی ئەمریکا کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی تیۆری و داڕێژراوە ئەمە لە هانس مۆرگنساوەوە ئیشی لەسەرەکرێتە تاوەکو کینسوالتس ئەم تیۆرانیان داناوە بۆ ئەمریکا ئەمەی کە جەناب تێ لە وڵامەکەی ئەمەیە کە لە مەدرسەی واقعیە دوو ڕیالی سیۆری دوو مەدرسە یەکیان ئۆفەنسیڤ یەکیان دفەنسیڤ واتە واقعیەتی هێرشکەرانە ئەوەیە کە تۆ ئەمریکایی هەژەمونی خۆی لێرەرا بەسەر ئەوانی ترابسە پێێنێ یعنی لێرەدا پەیوەندەکە کاڵی ریالیزم یعنی هێز یعنی پاوەڕ یعنی تۆ دەبێ هێزت هەبێت بێت تێ بکۆشی گیان غاباتێکە و بێ فۆزا دروستکەیت و هێزت هەبێت و پەلاماری ئەوانی تر بێت و هەژەمونی خۆت بسەلمێنی کاگااوکاری ئەو بەڕێزە پرسیارەکە جاخۆمە غابات نییە تۆ پەلاماری و عالەمە بێ بەڵێ غاباتە ئاسایشی ئەم گیانە بێ حاکمێکی بە پێوە وەستا بێ بۆ وەزع دروست نەبێ بۆ هەمیشە لە سنگەرابین دکتۆر ئەمی دیکەیان ئەڵێ نەخێرەمە دەفەنسیفە ئەمە بێ میکین بالانس ئۆف پاوەر ئەمە باڵانسێ دروستکەین بۆی استقرار نامەنتیقەکە دروست بێت کورتۆ کوڕی چاکی بە دیبلۆماسیەت بە قەنەعات بە بەرامبەر بێنین پرۆژێکی ئابووری بەمیە بەم نەوعانە هەوڵدین باڵانسێک دروست بکەین اینجا لەبەرەوە ئەمریکا لەسەر ئەم تیۆرە ئیشەکات لە ینی ڕیالی تیۆری دوورکەوتینەوە لە کشانەوەی مختەداوانیە بۆی ئەمریکا ئەو کشانەی مقتەدا سەدر ڕێبەریشی گەورەی سەدرا ڕۆژی پێنجشەممە 15 مانگ هاتە سەعاتدا هاتە بەر دەم کامێرەکان وتی من بەشداری لە انتخاباتە ناکەم و دۆخەشی کە لە پێشووتر و لە ئێستاشا ڕوویداوە ئەکەوێتە ئەستۆی ئەمانەی کە ئێستا حکومەکەن لە عێراقا چاودێرەکان ئێمەمانان ئەمەوە ئەبینین کە سێ چوار ئاماژەی سەرەکی هەیە لە ئاماژەکانی ئەوەیە لە ناو ڕوتەکەی مقتەدا سەدرا خەڵکانێکی گەندەڵ پیابوون مقتەداش ناوێ ئەمانە ببن بەلەکە و بەعار بەسەر خۆی و عیلەکەیەوە بێ عادە نەزەرێک بە کارتەکانی خۆیان بکاتەوە اینجا بەشداری لە پرۆسی انتخاباتە بکە هیچێکی دیکەش لەوانە ئەوەی ئەڵێن نەخێر مقتەدا تێگەیشتووە کە دۆخەکە گەشتووەتە تاریق المەزدوت ڕێگەیەکی داخراو و مەجای هەناسەدان نەماوە هیچ بوارێک بۆ چاکسازی و چاکبوونی وەز عێراق لە ڕێگەی انتخابات و نائینتخاباتەوە نییە و بینن لێرە وێرە کۆمپانیا دروست بۆ 4 میلیۆن کار دروست دەکات بۆی تەزویر بڕێ دەنگ بێت
ئێستا هاتم لەو ڕێگەیە شۆفێرەکە گوتی بەخوا کە ئاگەحمەی شێخی چاکی ناگاوە زێرە دکتۆریان دەستەکانە خۆش بێ سپاس بۆ دکتۆر بەهرۆز جەعفەر بەڕێوەبەری ئینستیتیوتی میدیتەریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی سپاس دەکەین کە لەگەڵمانە سپاس دەستەکانە خۆش بێ سپاس